حەزبە کوردستانیەکانی کەرکووک سەردانی خێوەتگەی مانگرتوانی گەڕەکی نەورۆزیان کردو لە بەیاننامەیەکدا پاڵپشتیان بۆ دانیشتوانی ئەوگەڕەکە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. لە بەیاننامەی حزب و لایەنە کوردستانەکاندا هاتووە داوا دەکەن هەرچی زووە سوپای عێراق و گەڕەکە چۆڵ بکات و گرفتی دانیشتوانی گەڕەکی نەورۆز چارەسەر بکەن. دەست بەجێ ئەو هێزەی سوپا کە لە گەڕەکی نەورۆزی کوردنشین گەماڕۆی داوە بکشێتەوە گەڕەکە چۆڵ بکا و کۆتایی بە ترس و تۆقااندن لە ناو گەڕەکە مەدەنیەکە بهێنێ. دووەم، ناکرێت سوپا بەردەوام بێت لە جێسەڵکردن بە دانیشتوانی کورد لە گەڕک و ناوچە کوردنشینەکان و جیاجەکانی شاری کەرکووک وەک ئەوەی پێشتر لە ناوچەی سەرگەڕان گوندەکانی پەڵکانە تۆبزاوە هەفتەغار ڕوویاندا ئێستاش لە گەڕێکی نەورۆز و عەرەفەی کەرکووک ڕوودەدەن. سێم، داوا لە نوێنەرانی کورد دەکەین لە بەغدا بە جددی بێنە سەرخەت لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە سنوورێک بۆ پێشەلکاریەکانی سوپا لە شاری کەرکووک دابنێن. چوارەم، داوا لەلایەنە براوەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەین پەلە بکەن لە پێکێنانی حکومەتی خۆجێی شاری کەرکووک تاوەکو بتوانرێت لە ڕێگەی کۆتایی بەدەسەڵاتی ئەسکەرتار بێندرێت و دۆخی شارەکە ئاسایی بکرێتەوە. کۆمەڵی دادگەری هەڵوێست و پشتیوانی خۆی بۆ دانیشتوانی ئەو گەڕەکە دووپا دەکاتەوە هۆشداریش دەدات لە سەرهەڵدانی کێشە و ململانەی دیکە ئەگەر بێت و سوپای عێراق بەم جۆرە بەردەوام بێت. نوێنەری دانیشتوانی گەڕەکە ئاشکرای دەکات هەموو هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ چارەسەری گرفتەکەیان. ئێمە کۆمەڵی دادگەری بە هەموو شێوەی دانیام کارانە ئەکەینە بەرێم کارانە ئەبێتە مای بەشێوی لە شارەکەیە و ئەمە شتێکی پێشبینی نەکراوە بەڕاستی چکم ئەم گەڕەکانە لە هەموو پارێزگاکانی عێراق هەن لە پارێزگاکانی تر هیچ شێ ئەمیان لەگەڵان نەکردوون و بەم شێوێ نەچوونەتە سەریان و بەم شێوەیە سوپا بە هیچ شێوەیە یاسایی نییە کە بێتە ناو گەڕەکان و لە ناو گەڕەکانە بیکاتە شوێنی بارەگا و ئەمە تەنها تعریبیەکە ئەیانەوێ خەڵکی کوردی ئەم ناوچەیە لەم ناوچەیە وە دەرنێن بۆیە ئێمە پشتیوانی خۆمان بۆ دەربڕیون و ئامادەین و لەگەڵیان دەبین هەتا کۆتایی و بە هیچ شێوەیەک ڕازی نابین کە ئەم گەڕەکە و هیچ گەڕێکی تر بەڕاستی تعریب بکرێتەوە و ئێمە هەمومان نەزانین کە ئەمە کلیلی کۆمەڵێ پێشبینی کراوی نوێیە کە قەنەعەتم وایە بەسەر کەرکووک هاتێ. دوای سەردانی بەغا ئێمە هەمومان بینی شادێکمان چووە بەغا وەزارەتی دادی بینی و پەرلەمانی بینی لە سەرۆکۆماری بینی ئەنجومەنی وەزیرانی بینی هەموو بەڵگە یاسایەکان دراپێیان کە ئەم لە ئەسڵا ئەم ئەرزا ئەرزی وەزارەتی بەرگری نییە بەڵکە وەزارەتی مالیە و وەزارەت شارەوانیە لەگەڵ چەند هیرێک شخصی تایە بەڵام کاتی خۆی وەزارەت ئەم بینانەی دروست کردووە. یعنی وعدی ئەوەیان نا بەڕاستی پشتیوانمان بن. گەرچی هەوڵەکانی تعریب لە کەرکووک و دەوروبەری دژ بە دانیشتوانی کوردیە و ناوچانە بەردەوامە بەڵام وەک هاوڵاتیان دەڵێن یەکڕیزی و تەبایی حیزبە کوردستانیەکان لەلایەک و پاڵپشتی هاوڵاتیان بۆ یەکتری زامنی مانەوەی کووردە لەو ناوچانە دەبێتە هۆکاری ڕێگری لە پێشێلکردنی مافی کوردی کەرکووک. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.